ئاواجانەتەوێت چی بڵێ فەرموو باوەجان بۆ خۆیان نازانم چی پێ بڵێم شەرم زمانی گرتوون دەخسە بکە کوڕی خۆم بۆ شەرمەکەی خۆیمە غەریبە نین دایەجان باوکە خۆدانزان ئەم ماوەی پارێکی باشم پێکەوە ناوە لەخوا بەزای بەلی هیچم کەم نییە جاگە ڕەزامەندی ئەوەی لەسەر بێت ئەمەوێ ژن بێنم جات خوا ئەوە شەرمیەیە هەموو دایک و باوکی ئاوات بۆ خوازە کوڕەکەی بێ بە پیا و ژنی بۆ بێنێ دایکە ڕاستەکە کوڕم ئاوات لەخوا بەزیابێتەوەی بۆ پیاوە داوای ژن لە ئێمە بکەی من زۆر ڕازی بەڵام ئاواتیان پێم بڵێ لە ئاوایەکە کەسی دەستنیشان کردو تاچی بۆ خواز بێنی بۆی باوەجان دایکە خۆتانەسان لاوەیەکەیە باسی نەسینی مام سلێمانە بۆ جوانی بۆ ڕێک و پێکی جابێ بچنە داوای نەسین بۆ من نەسرین بەڵێ بەخوا چاکە هەڵبژاردە کوڕی خۆم ئەوە نەکسی چاکە ئەوە نە ڕێک و پێکە هەرباسی ناکرد ئەشهدو بالله دایکە ڕاستەکە ئەی تۆ باوکو براکەی بۆ ناڵێ بەو خوایە ئەوەندە باشن خاوەر ئێ بەزایەوە خوێ دەکەواتەیە بانایە خوا لێگەین لە ئەم شۆ زووتر نییە بچینە داوای نەسین نا خاوەر ئێزگار وا بە پەلەش ناتازە ئەمڕۆ ئەوە ئێوارێ درەنگە سبەینێ بەیانی مام ڕەحمان و کاک حوسێن و کاک شەماڵ و هەروە مامەسای قوتابخانەکەمان و مەلا ڕەحیمی خۆشمان ئاگادار ئەکەمەوە کە سبێش و ئەچمە نوێنی و ماڵی مام سلێمان ئاواجیان خەمن نەبێ ئیشەڵڵا سبێش و هەموو شت تەواوکەی باشە کوڕم باشە باوەجان